هاتنە سەرکاری ئەمڕۆی بەشێک لە کاسبکاران و دەستگێڕەکانی قەزای شارە زوور تەواو جیاواز بوو لە ڕۆژەکانی ڕابردوو، چونکە بەهۆی ئاگرەکەی شەوی ڕابردووە و تەواوی کەلوپەل و شمەکەکانیان بووەتە خۆڵەمێش و زیانێکی مادی زۆریان بەرکەوتووە. شەوی ڕابردوو ئاگرێک لە بەشێک لە بازاری دەستگێڕەکانی قەزای شارە زوور کەوتەوە و بەهۆیەوە ژمارەیەک دوکان سوتان و زیانێکی مادی زۆر بە بازارەکە کەوت. والله يسامحكم يشحم عليكم بخوا او يكره كما سبيتالي وقرب بمسندي وقرب بمسندي سيقرب بخوا برو لنا تبر وقرب الاسلام بيبير اذا دواكم ام قربوا اما بو كانوا بما بوشير والله بينش عربانه ما سوتاوا چوار قفا ما سوتاوا دو چاتر ما سوتاوا دو فرش ما سوتاوا دو ميز ما سوتاوا ايتر والله بلمشي بخوان زيكي مليون زياتر زرر ما ديكوتو والله کەس نازانێت ئەڵێ مناڵ بە ترا قەوشتی داقاندووە یەکی ئەڵێ کەس نازانێت چی بوو سنۆ قوشتی تیا بۆی دە سنۆکان تەشەنەی کردووە و ئاگرەکە تەشەنەی کردو و گشتی سوتاوە. ژمارەی ئەو کاسبکارانەی زیانیان بەرکەوتووە نزیکەی 100 کاسبکارە و ئەوەی ئەوانی زیاتر نیگەران کردووە ئومێد نەبوونیان بەلایەنی پەیوەندیدار و حکومەت کە قەرەبوویان بکاتەوە، چونکەوە خۆیان دەڵێن هەموو ئەوانی لەوێ کار دەکەن بژێوی ژیانیان لەسەر ئەو کارێ و بە سووتانی شمەکەکانیان سەرچاوەی داهاتیان نەماوە. ئەمە لە شەوەوە لەسەر هێڵ بووین ئەوە لیژنێکشمان پێکێناوە لە شارەوانی خایمقامێت ئاسایش پۆلیس ئەم لیژنە ئەمڕۆ کاری خۆیان کردن و ئامارێک حازرەکەن و ئامارێک ئامادە ئەکەن ئامارەکە ورد و درشتی زیانەکانی تایە و زیانەکان دیاری کراوە هەوڵاتیانە زیانێکیان بەرکەوتووە هەوڵەدەن ئێمە خۆمان دەسەڵاتی قەرەبوومان نییە لە ئاستی فەرمانگەکانی ئەم شارە و لە ئاستی یەکەیدارەکانی ئەم شارە کەس دەسەڵاتیەوەی نییە کە بڕیاری قەرەبووکردنەوەکە لە سەروی فەرمانگەکانی ئەم شارەوەی مەشێنێرین بۆ سەروی خۆمان بۆی سەری خۆیان بە گوێرەی دەسەڵات بڕێت لە قەرەبووەکە بدرێ و ئەوەی لەسەر ئێمەیە بە دواداچوونێتی هەوڵدانە بۆی ئەو قەرەبووە بکرێتەوە و مافی خۆشانە قەرەبوو کرێنچکەوەی دە بازاڕێ هەمووی خەڵکی نەدار و خەڵکی کەم درامەتە و پێویستە بۆی درامەتی بەردەوام بێ کێشەی بۆ درامەتی دروست نەبێ قەرەبوو کرێتەوە ئێمە بەردەوام هەوڵەدەین و ئینشاءالله دڵشمان خۆشە کە شتێکیان بۆ بکەین. ڕووداوەکانی کەوتنەوەی ئاگر لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە هۆکاری جیاجیا لە حاڵەتەوە خەریکە دەبێتە دیاردە و بەشێک لە هاوڵاتیانیش بەگومانەوە لە بەشێک لەو ڕووداوە نەخوازراوانە دەڕوانن بە تایبەتی لە ناوەندی شارەکان بۆ ئەوەی لە جێگرەوەی ئەو بازاڕەنەدا بازرگانەکان بۆ بەرژەوەندی خۆیان دروستکردنی مۆڵ و ناوەندی بازرگانی بەکاری بهێنن. سووتانی عەرەبانەکانیان و سەرچاوەی داهاتی ڕۆژانەیان جەژنی ئەم ڕەمەزانی بەشێک لە کاسبکارانی قەزای شارە زوور لە خۆشیەوە بۆ دڵتەنگی گۆڕی. ئەوەی لای ئەوان تا ئێستا جێگەی نیگەرانیە ڕۆکاری ڕوون نەبوونەوەی ئاگرەکە و لە هەمان کاتیشدا نەبوونی ئاسۆیەک بۆ قەرەبووکردنەوەیان لەلایەن حکومەتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زوور.